کێبڕکێکانی کۆمەڵەی دووەمی خولیپلەیەکی یانەکانی کوردستان کۆتایی هاتوو دوای یەکسانبوونیان بەبێ گۆڵ هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و دەربەندیخان سەرکەوتن بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولەکە بۆ دووەم جار لە وەرزی ئەم ساڵدا یاریگای سلێمانی بووە شانۆی بە یەکگەیشتنی یانەکان و ئەم یاریش لە یاریگای سلێمانی بە ئامادەبوونی هاندەرێکی زۆری یانەی دەربەندیخان بەڕێوەچوو لە هەردوو جێمی یاریەکەدا یاریزانانی هەردوویانە چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری بەڵام پەلەکردنی یاریزانان و بەهێزی گۆڵپارێز و هێڵی بەرگری هەردوویانە بە درێژای نەوە خولەکی یاریەکە ڕێگر بوو لە تۆمارکردنی گۆڵ و لە کۆتاییشدا یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات بە سوودوەرگرتن لە یاری نێوان هەڵەبجەی شەهید و سەید سادق یانەی دەربەندیخان شان بەشانی پێشمەرگەی سلێمانی کە پێشتر سەرکەوتنی مسۆگەر کردبوو سەرکەوتن بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕێنی خولەکە دوای تەواوبوونی یاریەکەش هاندەران و یاریزانانی یانەی دەربەندیخان لە ناو یاریگا و لە دەرەوەی یاریگا ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا خۆی گەورە میێرەبان دیارە بێگومان ئێمە دوای مسۆگەرکردمان بۆ چوارگۆشەی زێڕی بیرمانەوە کرد و دەرفەت بە کۆمەڵی یاریزانی تر بدەین ئەو کۆمەڵی یاریزانەی کە دەرفەتیان پێدەن یاریزانی خۆمان بەڵام لە قۆناغی کۆمەڵەکان نەمانتوانی زۆر یاریان پێ بکەین ئەوە بۆ ئەمڕۆ تاقیمان کردەوە ئەتوانم بڵێ ماستەکی باشیان پیشاندەوە هەوڵ و ماندووبوونێکی زۆریشاندا بەڵام بەو پێی کە دەربەندیخان زۆر بیری لە یالی بەرگریە کردو بۆی ئەنجامەکە لە بەرژەوەندی بێ بەڵام ئەوەی کە ئێمە بۆ قۆناغی دووەم چیەکەین بیرمانەوە کردوەوە کە لە قۆناغی دووەم هەوڵی زیاتر بدەین یاریزانی باشتر پێشکەشی تیپەکەمان بکەین بێگومان ئەو یاریزانەی کە ئێمە ژەهێنین بۆ چوارگۆشەی زێڕینێکەکەن لەو یاریزانانەی کە تێکاتەکەمان بەهێزتر بکەین چکە ئێمە چاومان لە پاڵەوانی خولیپلەیەکانی کوردستانە دیارە ئێمە ئەمڕۆیان لەگەڵ پێشمەرگای یاریی باشمان کرد بۆ تعادلات بین ئینشەڵا بۆ تعادلات بین کردیشمان دیفاعیمان کرد 90 دقیقە دیفاعیمان کرد و توانیمان ئێمەش وەکو تیبی دووەم کسە کردیمە قۆناغی داهاتوو ئەو پڕیشانازیە و شازیە و جمهوریشەوەکەن کاسایمەوە چوارتیبی ئینشەڵا هەوڵمان دوورمێتی خۆمان دەین و هەموو شتێک بە هەوڵمان دوورمەوە ئینشەڵا بزانین بتوانین نەتیجەیەکی باش بین دوای تەواوبوونی یاریەکانی ئەم کۆمەڵەیەش یانەی پێشمەرگەی سلێمانی بووە خاوەنی 21 خاڵ و لە پلەی یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکەیدایە و یانەی دەربەندیخانیش بە کۆکردنەوەی 20 خاڵ خۆی لە پلەی دووەمدا دەبینێتەوە. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.